بۆ دوایین ماڵاوایی لە تەرمەکەی سەرقاڵی نەریتە ئاینیەکانن پێش بە خاکسپاردنەکەی تەرمی گەنجێکی چەمچەماڵە کە لە ڕووداوی نقومبوونی یەختێک لە ڕێڕەوە ئاویەکانی وڵاتی یۆناندا جانی سپاردووە. ڕووداوەکە 2 هەفتە بەر لە ئێستا ڕوویدا و شەوی 24 ئەم مانگە لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانیەوە تەرمی 5 لە خنکاوەکانی ئەو ڕووداوە گەێنرانەوە هەرێمی کوردستان. ساڵانە لە دەریا و ڕێگااویەکانی نێوان وڵاتانی تورکیا و ئیتاڵیا و یۆنان دەیان ڕووداوی لە کارکەوتنی یەخت و نقومبوونیان ڕوودەدەن و سەدان کەس لە ئاوی و وڵاتانە دەخنچێن. بەشێک لە کۆچبەرانیش هۆکارەکەی بۆ قاچاقچەکان دەگەڕێنەوە کە شارەزان لە فریودانی کۆچبەران و مەبەستیان کۆکردنەوەی زۆرترین داهاتە و ژیانی کۆچبەریان لا گرنگ نییە. من و کاکسیڤەر بۆ ماوەی تقریبان 2 مانگ وێکەوەین لە یۆنان. ئەوەی کە یادگاریم هەبێت لەگەڵ کاکسیڤەر ئەو ڕۆژێ بە منی وتی حەزەکەم بێ لەگەڵ ما بۆ بازار جل بکڕم. جلەکەشم بۆ ئەوەیە کە چوومە ئەو بەرەوە جلە پاکەم پێ بێت و بۆ جلە پاکە دابەزم بۆی پۆلیس نەمگرن و یعنی ئەو ڕێگایی کە خۆمە بێ پیا بڕۆم. بەداخەوەی کەم کارەزاتە دروست دەکات ئەوەیە کە قاچاقچەکان نایڵن یعنی زۆر جار ڕێگری بۆ دروستەکە نایڵن بەرجی مەلەڤەری لەگەڵ خۆتا ئەمەش کە ئەبێتە هۆکاری خنکانی ئەو کەسەکە ناتوانێت بۆ ماوەیەکی کەم یعنی بۆ ماوەیەکی کەم ئاوەکای منێتەوە خنچەیەگەرە کوڕەکەش وڵا برا من ناچم مناڵەکانی دانە بەدانتینا. سیبەر سەردارە و گەنجەی لە ڕووداوەکەدا خنکاوە تەمەنی 22 ساڵان بووە و کوڕە بچووکی خێزانەکەی خۆی بووە بەتەنیا لەگەڵ دایکیدا ژیاوە لە ڕۆژی ڕووداوەکە و بڵاوبوونەوەی گیان لە دەستانەکەی کە سوکارەکەی هەواڵ و چیرۆکی چۆنەتی گیان لە دەستانی کوڕەکان لە دایکیان شاردۆتەوە تا ڕۆژی گەیشتنەوەی تەرمەکەی. 14 ڕۆژە ئێمە بە عەزابی ئەوەوە ئەناڵێنی کە چۆن بە دایکی بڵین چۆن پێی بڵین کە کوڕەکەت خنکاوە ئەو نەوتمانە کوڕەکەت بێ هۆشە و لە خەسخانەی و سیەکانی وەستاوە. یەکێتر لە کە سوکاری قوربانیەکان پەیوەندی پێمانەوە کردووە ئەوەی وتوتێتی بەس تاکە پێڵاوەکەیم بۆ بێننەوە ئەی نێژم خاوەنی حەو خوشکە و تاقانەیە. یعنی من هیچ چیز ناڵێم ئەم حکومەتە توانای ئەوە نەبێت کە لە ژیان تا بتوانێت ژیانێکە بۆ دابینکە لە مردوەکەشان ناتوانێت جەنازەکە بۆ بێنێتەوە چیش دڵێکمان بەم وڵاتە خۆش من چی مەویست دەنیشتیمان جگەل لەوەی کە نانێک و کە کونجێکی دڵنیایی و جێفانێکی بە حرمەت و مشتی هەتاوی ئارام و بارانێکی خۆشەویستی و پەنجەرەیەکی کراوەی سەر ئازادی و عشقم باتێ من چیم ئەویست لەوە زیاتر و نەیدامێ. ڕووداوەکە لە 11 مانگە ڕوویدا و یەختەکە 53 کەسی سەرخستووە بەپێی زانیاریە بەردەستەکان 22 کەسیان کورد بوون ئەوانی تر پاکستانی و ئەفغانستانی بوونە. لەو 22 کووردە تەنها 3 کەسیان ڕزگاریان بوو 5 کەسی تریان تەرمەکانیان دۆزراوەتەوە و 14 کەسیشیان تا ئێستا چارەنووسیان نادیارە و زانیاری لەبارەی ژیان و مردنیانەوە نییە. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ.